بۆیە ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکی زۆر خۆشە سەرنجمان بەرەو هەنگوین ڕاکێشێ کابرا دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن أخي استطلق بطنه براكم سكي ديشي ياخذ سكي درجة سكشوني هي ياخذ لحديثك اشتكى بطنه براكم سكي ديشي بيغمبري خواصة صلى فرمي أسقه چي عسلة فرمي هنگويني بري براكم نخوش يستا سكيشي ياخذ سكيشي سكيشي يعني احتمال قرحيكي معيدة يانطوان زقريها به سكيشي احتمال توشي سكسون و التهابات ناور خوالكاني بو بي بيخمري خاصة صفمي هنگويني بري بو چونك هنگوين لسر هر دو آستك ايشكا يكم بجي بكترياكو ميكروبك يكل ناور خوالها هي دوميش هنگوين يكيك لمادة كان قرحو ناوپوشي رخوالو معيدة شعاكات وجاري كتر بو يزور استفاده بو انسانكي بو بيغمري خاصة بيبي دول دي فرمي اسقي عسله كابرا قاتو بلاي بيغمري خاصة صلى فرمي هنگوینم دایە هیچی زیاد نەکرد ئیلا نەخۆشی نەبێ سکی زیاتر چوو و ئازارەکەی زیاتر بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەسقی عسەلە هەنگوینی بەرێ تا جاری سێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ صدق الله وكذب بطن أخيك خوای گەورە ڕاستی کرد بەڵام سکی براکەی تۆ درۆی کرد بڕۆ هەنگوینی بەرێ دیسانەوە هەنگوینە یاتێ فاستبرأ یان فەبەری چاپ باشە بۆ یەکەم جار چا نەبوو چونکە دۆزەکەی نەگەیشت بووە ئەو ڕێژەی پێغەمبەری خوا ئەوێ پێغەمبەری خوایە فێرمان کە مەرج نییە نەخۆش بە یەکەم کەپسول و بە یەکەم دەرمان و بە یەکەم عیلاج یەکەم ڕۆژا بێتەوە بە نەخۆشەکە بڵێ با کۆرسی دەرمانەکە بە تەواوەتی وەرگرێ بۆی کە چابێتەوە چەند بە ئەدەبەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند بە جوانی فێرمانەکە ئێمە زۆر جار نەخۆشمان هەیە کە هیلیکۆبەکتەر پایلۆری هەیە میکرۆبێ لە مەعیدەیەتی یە بۆ لامانەڵێ کاکتۆر عیلاجم بۆ بنووسە سێ دەرمانی پێکەوە ئەیێنێ یەتەوە لە کاکتۆر مەعیدەم خراپتر بوو وێرانتر بوو ئەڵێن دادە گیان زەحمە نەبێ کاکە گیان زەحمە نەبێ ئێمە پێمانوتی مانگونی وێ عیلاجەکە بەکاربێنە بەکارت هێنا ئەڵێ نەوەڵا بەس کاکتۆر دوو ڕۆژە بەکارهێنا خراپتر بوو دە کۆرسەکە تاواوکە و ئەنجاوەرە بەلامن بە فاسێکی ترەوە بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری ئەوەمان کە فعلەن هەنگوین چارەسەرە بەڵام ئەبێ وەکو هەموو دەرمانێکی تر لەسەر ڕەشەتی دکتۆرەکە کۆرسەکەی خۆی تەواوکە ئینجا بۆیە خوای گەورە فەرمێ فيه شفاء للناس کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بە ئاەتەکە صدق الله خوای گەورە ڕاستی کرد بەڵام وەکەذەب بطن أخيك سکی براکەت درۆکە سکی براکەت ئەوەی کە تۆ هەستی پێیەکەی ئازار و بێتاقەتێنە جوابی هەنگوینەکەی داوەتەوە بەس کۆرسەکەی خۆی تەواو نەکردو